دکتۆر شەرکۆ عەبدوڵڵا نووسەر و ڕووناکبیر لە لامانە مادەیە. دکتۆر سڵاو لەبێ. سڵاو لێوەش خێرات سەر چاو. سپاس بە بەشداری لە بەرنامەکە. ڕێزیت سەرچاتی. دکتۆر بە شێوازێکی گشتی باس لە میدیای نێو هاوچەرە بکەین. میدیا ڕۆژ بە ڕۆژ لە گۆڕانکاریە، ینی ڕەنگە بەراورد بە زۆر بواریتر میدیا زۆر خێرا پێش بکەوێت. ینی هەندێک پێشکەوتنەکان چاوەڕوان نەکراو بووە. چۆن دەیبینیم پێشکەوتنانە؟ کێتە سەرەوەی ئێمە پێناسیەکمانەیە بۆ پێشکەوتن، ینی پێشکەوتنێکی ئەرێنیە یان زیانی لە تاک و لە کۆمەڵگایەوە. ئێستا ئەو بۆمبارانە زۆرەی کە زانیاری و هەواڵ و ئەو لەسەر مرۆڤە زۆر قسەی لەسەرە کرێت، ینی زۆر وتەی جوانیشی لەسەر وتراوە. یەکێک لەو دەرووناسە گەورەکان ئەڵێ مرۆڤی ئێستا وەکو گوڵێکی کاکتۆ سوایە، ئەوەی کە بە سروشتی لە بیابان ئاڕێ ئەو گوڵە بێنی بیبیتە دارستانێکی ئەمازۆن، دارستانە پڕبارانە چی لێت مرۆڤ ئێستا بەدەست ئەو بۆمبارانی زانیاری وای لێ هاتووە. و هەندێک لە دەرووناسەکانی تراڵیان یانی مێشکی ئێمە بۆ هەموو زانیاریە دروست نەکراوە. زانایەکەیە ناوی نیکۆلاس کارس قسێکی هەیە لەبارەیەڵێ من بیری مێشکە کۆنەکەمەکەم، مێشکەی ئێمە بۆ ئەوە دروست نەبووە و هەموو زانیاریە، بەڵام ئەگەر لە ڕووی دەمارناسیەوە بۆی پشین چەند خولەکێک ڕەنگە کاتێ بگرم بۆەوە. بۆچی تەلەڤیزیۆن و سۆشیال میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن و ئەمانە هێندە کارەکەنە سەر مرۆڤ. بەشێکەی لە مێشکە ئەندامۆکەیەکە پێڵەن ئەمیگدەلا، ینی بەقەدەر بامێکیشە ناوکەشێ لەوە هاتووە. ئیش ئەم ئەندامۆکەی ئەوەیە کە ئەو ژیان لەبەرە، ینی شیردەر یان ئینسان ئەپارێزێ لەو شتانی وا کات کە کاردانەوەی خێرای هەبێ بەرامبەر ئەو مەترسیانی کە لە سەرێتی لە دەبێت بۆی خێرا کاردانەوەی هەبێ ڕاکا بچێ بە گژیان. و ئەمە پەیوەندی هەیە بە بەشێکی تری مێشکەوە بە کورتەکەی پێڵێن RAS. ئەم RASە پاسەوانێکە لە مێشکە بەردەوام سکانی دەوروبەرەکات، زانیاری کۆکاتەوە دەنگ وێنە هەواڵ ئازەمچی. بەشێکی زۆرە و زانیاریانە فڕاتە لا شعورەوە، بەشێکی کەمی کە ئەوانەی مەترسی بێ بۆ سەر مرۆڤ یان بۆ سەر بوونەوەرە ئەینێرێ بۆ لا شعور، بۆ شعور ببوورە. و پەیوەندێکی پتەوی هەیە لەگەڵ ئەمیگدەلا. ئەمە لە ملیۆنان ساڵ لە دروستبوونی ئینسانە ئەمە گەشەی کردووە و وای کردووە کە مرۆڤ بتوانێت بە درێژایی ئەو ملیۆنان ساڵە خۆی بپارێزێ و بمێنێتەوە. بۆچی توانێتی خۆی پارێزێ؟ بۆی کاردانەوەی خێرای هەیە بەرامبەر شتی نەرێنیە، بەرامبەر مەترسیەکان، بەرامبەر هەڕەشەکان. دەستگای عەلامیەکان کۆمپانیا گەورەکان هاتوون ئیسفادەیان لەمە کردووە. مەسەڵەن زانکۆکانی وەکو هاروارد و دەستگا تەحقیقەکان پارێکی زۆریان ناوە بۆ دەستگایانە کە پێیان بڵێن فێران بکەن چۆن وا بکەن زۆرترین وەرگر لە خۆیان کۆ بکەنەوە. گەیشتونەتەوە ئەنجامەی کە ئینسان بە هەواڵی ناخۆش، بە هەواڵی نەرێنی، بە زانیاری نەرێنی، بە ڕووداوی دراماتیکی سەرنجی ڕائکێشرێ. لەبەر ئەمەیە مەسەڵەن کە ئەو کەناڵانە یان ئەو دەستگای عەلامیانە دایمە تەرکیز دەکەنە سەر هەواڵی ناخۆش، سەر هەواڵە نەرێنیەکان. مەسەڵەن مرۆڤ لە کۆنەوە تا ئێستا ئەگەر پەلکە زێڕی نەبینێ زۆر گرنگ نییە بەلایەوە، بەڵام ئەگەر شێرێک نەبینێ تیاچ. ئەمەیان بەکارهێناوە وەکو تەوەری کارکردنیان و توێژینەوەیان کردووە لەسەر نیویۆرک تایمز لە ساڵی 1945 تا 2010. لەو ماوەیە ئەو ڕۆژنامەیە بەشێکی ماوەیەکی زۆر هەواڵی ئەرێنی بڵاو کرێتەوە، بەڵام لە 1970 وردە هەواڵی نەرێنیشی بڵاو کرێتەوە. تاکو 2010 تەماشایان کردووە هەتاکو هەواڵی نەرێنی زیاتر بڵاو بکاتەوە
خوێنەر و بینەر و متەلەقی زۆرترە بێ ئەمە هەموو دەستگاکانی تریش ئەو ڕێگایان گرتوتە بەر ینی دەستگای علامی ڕێکخراوی خێرخوازی نییە بزنسە ینی ئەوێ قدرەتی مالی هەبێ قدرەتی معنەوی هەبێ لەبەرەوە تەرکیز دەکاتە سەر ئەو هەواڵانەی کە سەرنجی مرۆڤ ڕاکێشێت چی سەرنجی ڕاکێشێ شتی ناخۆش هەواڵی دراماتیکی هەواڵی ناخۆشە و ئەمە هەر بۆشەوە نەوەستاوە ینی هەواڵە ناخۆشەکانی شێوێنێ گەورەی ئەکات قەبارەکەی گەورە کازار لە حەزمی خۆی زار لە ژماری خۆی بڵێ دکتۆر ینی ئەم بۆ منجی سەرنج بوو کەواتە یەکەم دیاردەکە دیاردێکی جیهانیە بەدەر لەوەی دیاردەکە دیاردێکی جیهانیانی پرسیار ئێمە دێتە پێشەوە ئایا هەواڵ خۆش و ناخۆشی هەیە یان یەکرێمە جیاکێنەوە بڵین گرنگیدان بە هەواڵی خۆش یا گرنگیدان بە هەواڵی ناخۆش کە شتێک باەخی هەبوو ئیتر هەواڵە جاچند خۆش بێ یاخود ناخۆش بێ ینی بەڵام بەپی ئەمەی جەنابەت دێڵی هەواڵە ناخۆشەکان زیاتر جێی سەرنجن خوێنراوترن بینراوترن بەلای خەڵکەوە ئەوە سروشتی مرۆڤ وایە ینی هەلو توێژینەوەیە تێبینیان کردەوە مەسەن تۆ دە هەواڵ بڵاوکەیتەوە پێنجی ناخۆش و پێنجی خۆش ئەوانەی کە ناخۆشن خوێنەر و بینەر و بەدواداچویان زۆرترە و ناخۆش و خۆش تعریفەکەی ئەوە ینی مەسەن تۆ بڵێن بوومە لەرزێک لە فلیپینە بینێت چی لە ژیانی تۆ گۆڕێت چی ئەتوانیت تۆ چ کاردانەوەیەکت هەبێ بەرامبەری ئایا ئەو هەواڵە لەگەڵ ئامانجەکانی تووە لەگەڵ بیرکردنەوەی تووە ئەگونجێ ئایا تووشی خەمۆکی و ناکە کاگە دوایی مەزال هەبوو بێنە سەر ئەوەش بەڵێ بێگومان هەواڵی خۆشە و هەواڵی ناخۆشە هەواڵی ئەرێنیە هەواڵی نارێنی هەیە زانیاری ومێدبەخش هەیە زانیاری وا هەیە کە ئینسان والێکە متمانەی بەخۆی نەمێنێ هەست بکە کە هیچی پێ ناکرێ و ئێستا زۆر لە ئیعلامی وڵاتانی عالەمی سێ لەسەرەوە ئیشەکەن لەسەرەوە ئیشەکەن کە هاوڵاتی وا بیر بکاتەوە وای لێبێت بگاتەوە قاناتی کە ئەو هیچی پێ ناکرێت هەموو شتێک بڕیاری لەسەر دراوە هەموو شتێک بەدەست خەڵکانی ترە خۆی لەو هاوکێشایە سفرە زۆر زی سەرنج بوو دکتۆرەوە بەڵام بینە سەر ئەو باسی ئەوەی کە وەرگرتنی ئەم هەموو هەواڵە ناخۆشە ئەنیەوەی کە پێشتر ئاماژەت پێکرد لە توێژینەوەیکەم بەرچاوم کە دکتۆر بێگومان جەنابە دواتر بۆی تەوزیحی زیاترمان بێتێ لەسەر ئەوە ینی دەڵێم هەواڵانە کە تۆ ڕۆژانە دەیبینی فلان کەس کوژرا و فلان کەس لێیرا و فلان کەس وەرگەڕا و هەواڵێکی ناخۆش منداڵێک مرد و سێریەم دیمەنە ناخەژێنەکە و ینی تۆ پێ دوایەمەتی شتێپڕ بەسەر تا تێپەڕێ بەڵام مەڵێ سێرەکەی لە هەفتی ئایندە لە مانگی ئایندە ڕۆژێک لە خۆتەوە هەڵەسی لە خەو کە ئابەتە بێ ئەوەی بزانی چیە لەمە کاریگەری ئەو هەواڵە ناخۆشانەیە کە ڕۆژانە لە خۆت کۆ کردوێتەوە کەواتە دکتۆر باباسێک لەوە بکەین کاریگەریم هەواڵە ناخۆشانە چییە لەسەر ئینسان و ئایا ضرورە مەسەلەن ئێمە ئەمە هەواڵە ناخۆشە لە خۆمان کۆ بکەینەوە وەک تۆ تێ بوومە لەرزێک لە فلیپین هاوسۆزیەکی ئینسانیمان هەیە بۆیان بەڵام نەدەسەڵاتمان تیا هەیە و ناتوانین هیچیان بۆ بکەین لە لیبیا کەسێک کە کوژێ پێویستەکە ئێمە ئەم هەواڵانە ڕۆژانە بۆ خۆمان وەرگین کتێبێک هەیە The Anxious Generation یۆناتان هایت توێژینەوەیشی کردووە لە نەوجەوانانە لە ساڵی 2010ەوە لەو کاتەوەی کە سۆشیال میدیا برەوی پیا کردووە ڕێژەی خەمۆکی کە ئابە لە 140 زیایی کردووە بەڵێ لە بەتایبەتی لە کچانە لە ڕەگەزی مێ و کۆمەڵێک نەخۆشی و ناڕەحەتی دەرونی هەر لە قەلەقیەوە هەتا بیرکردنەوە لە خۆکوشتن هەتا بێئومێدی هەتا هەست بە پوچگەرایی ئەمانە هەمووی لە دوای 2010 زیان کردووە لەو کاتەوە کە سۆشیال میدیا هاتوۆتە ئاراوە ئەمەش یەکیشان بەهۆی ناوەڕۆشی بابەتەکانەوەیە کە سۆشیال میدیا بڵاویانەکاتەوە یەکیشانەوەیە کە ئەو هەرزەکارانە ماوەیەکی زۆر لە ڕۆژە سەرقاڵی سۆشیال میدیا بن توێژینەوەکانی ئەو کتێباڵێ ئەگەر کەسێک 5 کاتژمێر زیاتر لە ڕۆژێکانی و 5 کاتژمێر و زیاتر خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ 4 ئەوەندەی کەسێکی تر معارەزە کە تووشی نەخۆشی دەرونی بێت
و لە سا چلی هەرزەکارانی ئەمریکا ئێستا کەمتر لە 7 دەخەون ئەمە لەنەوە یەکە لە سا 3 بووە ئەم ژمارانە ینی شتی گەورە ئەڵێن ینی ئەومان پێڵێن کە سۆشیال میدیا ژیانی مرۆڤی تێگاوە بە تایبەتی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی کە وا لێکات بە سەریعی کاردانەوەت هەبێ بەرامبەری ڕیتویت بکەی نازم لایکی بکەی نازم کاردانەوەت هەبێ بەرامبەری کەواتانی سۆشیال میدیا زیانی هەیە زیانەکەشی زۆرترە من حەزەکەم یەک نقطە بڵێم ینی خۆی مەسەن لەسەر شێوەی زەوی هەندێک ئەڵێن هەندێک ئەوانی کە بڵێن کۆنەپەرست و نەزان و خرافاتوانن ئەڵێن زەوی تەختە هەندێک کەوت یان نەخێ زەوی خڕە دوایی دەرکەوت نەخێ زەوی خڕ نییە تەختیش نییە ئەم سەر و سەرەکەی تەختە خۆی خڕە گرنگ ئەوەیە ئێمە لە گروپی یەکەم نەبین ینی لە گروپی یەکەم نەبین کە بڵێن زەوی تەختە یان ئینتەرنێت یان شۆڕشی تەکنەلۆژیا لە 100% یان هەمووی بە کاملی خراپە ئەبێ لە گروپی سێم بین لەوە بین کە بڵێن لایەنی باشەی هەیە بەڵام لایەنی خراپەشی زۆر زۆرە ینی ئەو غەڵەتەی کە مەسەن ئەو هەڵوێسەی کە بڵێن خەڵکە خرافاتەکان هەیەە بەرامبەر بە میدیا و بەرامبەر بەهین جیاوازە لەو ڕەخنانی کە من و تۆ هەمانە بەرامبەری ئێمە لەوە ئەترسین و ئەوە سەرنجی ڕاکێشاوین کە ئەم شۆڕشی تەکنەلۆژیایە لەسەر ئاستی تاک مرۆڤی تەنیا کردووە مرۆڤ لێ کردووە معارەز بێ بووە نەخۆشی و ناڕەحەتیە دەرونیەکان و لەسەر ئاستی کۆمەڵگاش جەمسەرگیری دروست کردووە یان ئێستا کۆمەڵگا دابەشکراوترە لە جاران جاران ئەوترا مەسەلەن دیموکراتی زەکردنی زانیاری بەوە ئەبێ کە تۆ زۆرترین زانیاری بیتێ زۆر بواری بیتێ کە هەموو هەواڵێک هەموو دەنگ و باسێک هەموو زانیاریەک هەموو ڕووداوێک هەموو شتێک کە ڕوو ئەیادیان هەیە لە زانستا لە دەوروبەرە وەریگرێ بەڵام پەیوەندەکە ئەوە سادە نییە نازم ئەگەر بەرنامەکە مەجالبات توانیزات لەسەرەوە قسە بکەین زۆر باشە دکتۆر پاڵپشت بۆ قسەی ینی کاماژەت پێکرد سوشەل میدیا کێشەی گەورەمان بۆ دروستەکە و ڕێژەی خەمۆکی زیاد کردووە کتێبێک دۆ بیرێنامەوە چۆن فەیسبوک ژیانمان بەدبەختترە کات نووسەرەکەی تۆنی سەغبینیە کاگەڵکەوت عەبدوڵڵا وەریگەڕاوە بۆ کوردی ینی هەرڕێک بۆ ناونیشانە چۆن فەیسبوک ژیانمان بەدبەختترەکە ینی زۆر نمونەی واقعی هێناوە تۆ کاتێک ئێماچین بۆ سەفەر بەڵام چێژ لە سەفەرەکەمان وەرناگرین تەنانچەند وێنەیەکمان بۆ مێنێتەوە لە سەفەرەکە ینی بۆ نمونە باز لەوە کە چۆن ئێمە ئەحساسەکانیشمان دابەش بووە موبایلەکە گرین بە دەستمانەوە بەم شێوازە هاوڕەیەکمان دایکی مردووە نووسێتی دایکم مردووە ئێمە لایکێکی بۆکەین کەسێکی ترا هەنگیا و سەرگیریەتی لایکێکی بۆکەین کەسێکی ترم ڕۆ ئۆتۆمبیلەکی وەرگەڕاوە لایکێکی بۆکەین یعنی هەموو ئیحساس و دەربڕینەکان ئێمە بوون بەشتی زۆر سادە و بچووک لایکێکە ئیمۆجیەکە شتێکی سەطحیە ینی دوایش پێ دوایڵی هاوبەشیم لەگەڵا کردووە یان کەسەکە پرسیان نەبووڵە کۆمنتم بۆی نووسیوە ینی لەگەڵ ئەو قسەی تۆش ینی ئێستا ئێمە ڕەنگە هەر یەکەمان هەزاران هاوڕێمان هەبێت لە سۆشەڵ میدیا بەڵام هاوڕێ ڕاستەقینە نین زیاتر هەست بە تەنیاییەکەی دکتۆر لە سۆشەڵ میدیایە ئەم مەسەر لە چیەوە دروستبانی بام بیکەمە پرسیار هەمومان هەزاران هاوڕێمانەیە بەڵام زیاتر هەست بە تەنیاییەکەی بەر لەوەی سۆشەڵ میدیا بێ یەکێک لە سەبەکانەوەی کە ئەو بەرکەوتنێکی مەجازیە احتیادی نییە سەکەن تۆ لەگەڵ دراوسەیەکتا لەگەڵ خزمێکتا هاتوو چۆت هەیە هەست و نەستی ئەزانی بەڵام هاوڕێکی فەیسبوک وانە ڕەنگە هەر ناوەکەی بزانێ هەر پرۆفایلەکەی بینێ و ڕەنگە پرۆفایلەکەشی فەیک بێ بەرەوە ئەو هینەت نییە بەرامبەری ئەو پابندبوونە ئەقلانیت نییە بەرامبەری کە لە ناختا چەکەری کردو ئەتوانی چاو لە زۆر شتی بپۆشی ئەو زانایی کە باسم کرد قسێکی هەیە ئەڵێ
مرۆڤی جاران غەواس بوو ئەچوو قوڵایی دەریاوە مرۆڤ ئێستا وەکو ئەو کەسەوایە کە سواری بەلەمێک بە پێوە بە ناو ئینەکا بەسەر سەطحی دەریاکە ئەڕوات شتە قوڵەکان نابینە شتێن کەڵکێکشی پێبێنێک بەلەمێک زەر بەسادی جا ئەمە سەبەبی ئەوەڵ و ئاخری ئەوەیە کە تەبیعەتی فەیسبوک خۆی وایە یعنی نەک فەیسبوک هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان وایە کە تۆ وا لێ بکە کاردانەوەی سەریعەت هەبێ ئەنواع ئەشکال ئاسانکاری بۆ کردووی دوگمەی لایک و دوگمەی ڕیتویت و کاردانەوەی خێرا و بۆی بیر نەکەیتەوە بە خێراترین ماوە هەڵوێستت هەبێ ماوەیەک باوی بەرنامەی ئیتیجاه المعاکس ئەو شتانە بوو کە دوو کەس دش بەیەک هەڵەسە ئێستا دەرکەوتووە ینی لە نەتیجە ئەو هەموو توێژینەوانی کە کراوە ئەو زۆرە بەرنامانە هیچ ناگۆڕێ لە هێنیانی ئاسی بیرکردنەوەی خەڵک لە ئاسی سەنگەرگەری ئەو کەسا مەسەلەن بڵێن من کۆماری خوازم ڕۆژی 50 پۆستی دیموکراتەکانیش ببینم ڕەنگە دەماریرتر بم تونندڕەوترە بم بەرامبەریان حتا ئەگەر هەدیەشم بنێ ئەگەر ئیغراشم بکەن ئەگەر ڕێگەی تریشم لێ بگرن تەنیا هەر بتوانم شتی دیموکراتەکان ببینم زیاتر پابەدەم بە بیرروباوەڕی کە خۆم هەمە ئەنی جەمسەرگیرەکە قورستر بووە ئەمە دژی ئەوەیە کە ئەو بە درۆ خاتەوە کە هەتا زانیاری زۆرتر بێت خەڵک ڕێی مقابل باشتر وەرەگرێ یەکێک لەو زانانە ئەڵێت نەوعی پەیامەکە یان شێوەی وتنی پەیامەکە کاریگەرترە لەوەی لاوەڕۆژی پەیامەکە چییە ئەمانە هەمووی ئەم شەریکاتی تۆڕە کۆمەڵایەتەکان و حتا تەلەڤیزیۆنە فەزایە عالەمیەکانیش ئەمایان وەرگرتووە ینی بەدی کۆری جوان بەڕی کلامی هین وا لەکەن ینی ناوەڕۆکی پوت و بەتاڵیش وەرگریت و سەرسان بیپیت باشە دکتۆر ئەمە لەسەر ئاستی گیانە لە ماوەی ساڵانی ڕابردوو کتێبەکە لاندۆن هەندێک کاردانەوەی دروستکە لەسەر ئاستی گیان مەسلەی سەردەمی پڕۆپوچی یعنی ئەکرێ ئەمە ناوبنین سەردەمی پڕۆپوچی یان پێشکەوتنی سەردەمەکان بۆ خۆی وای لە ئینسان کردووە سەطحی بێتەوە هەر سەردەمەکە بۆ خۆی ئەمەی ئەوێ قوڵبوونەوەی ناوێ ئەمە ئەخوازێ لەبەرەوەی تر پێویست ناکە ئێمە لۆمەی بکەین بڕای تۆ پێویستەکە ئێمە لۆمەی خەڵک بکەین بڵین خەڵک سەطحی بۆ تۆ ئێمە چین ئەگەر ئێمە خاوەن قەرار بین نابێت ڕێگە بین بەوە بەڵام خەڵکی ئاسایی هاوڵاتی سادا هاوڵاتی کە بەرپرسیارەتێکی نییە و مۆبایلی بەدەستەوەی ئەو مغرایاتانە هەیە ناتوانین ڕێگری لێ بکەی ڕێگریی لەکەی بە قسەت ناکەت کە ئەوە نە بە قەوەتە ئەوە نە بە هێزە کە ینی هۆگریە بێت هەتا گاتە حاڵەتی ئیدمانیش بەڵام پێویستە دەسەڵات یان ئەو خاوەن بڕیارەکان سیاسەتیەکیان هەبێ بەرامبەری ئالام سیاسەتێکی ئالامیان هەبێ بە معنای ئاڕاستەکردن نا بەڵام بەو معنای کە هەم تاک بپارێزێ هەم کۆمەلگا بپارێزێ ئێستا هیچ شینێک نییە یعنی هیچ هێڵێک نییە کە مرۆڤ بپارێزە لەوەی نەکەوێتە داوی ئیدمانەوە لە ناو سۆشیال میدیا هیچ ئەڵتەرناتیڤێک نییە کە گەنجەکانمان ئەو کاتانەی کە بەتاڵن بەشتی بە سووتر بەسەری بەرن ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە مەسەلەن بۆچی خەڵک هۆگری هینە بێ و مەترسیێکی ترەوەیە بەهێزبوونی ئەم تەوژمە جیهانیەی پۆپۆلیستیە کە هەموو جیهانی گرتوێتەوە ینی بیرکردنەوەی سەطحی بڕیاری سەطحی و قسەکردن بەدڵی خەڵک درۆکردن بۆ خەڵک وعدی گەورە گەورەی بەتاڵ ئەمانە وای کردووە کە شەپۆلێکی گەورەی ئەو فکرە برەو پیاوکەوە حیزبات و پۆپۆلیستەکان لە خۆرئاوا و لە ئەمریکا و لە زۆر شوێنی جیهانی پێشکەوتووە ئین بن و ئەمە کۆتایی نیۆلیبرالیزمە یعنی ئەگەر بەباشی سەرنجی لێبین یعنی ئەو نخبە قۆڵەی کە مەسەلەن
قرار بوو حکمی عالم کەن ئەوە ڕۆی ئەسا کۆمەڵێک ملیاردێر جڵەوی دەسەڵاتی هەموو بڕیارێکی هەموو بڕار هەموو دەسەڵاتیان گرتەوە بەدەستەوە بەرەو ئەوە ئەڕوات. پێ دوایە قۆناغا ئەگەڕێتەوە پێ دوایە گۆڕانکاری لە مەشە ڕووەدا مشکلەکەی مرۆڤ بۆی نازایی بەرەو شوێ ڕاهێ نە مرۆڤ نەمێژوو ئەمە ساڵانێکی زۆر کە گەنج بووین وا فێرەکان کە حتمێتێکی پێڵەن حتمێتی مێژوو ئیلا بێ ئاوا بڕوات قۆناغی دەرەبەگایەتی اینجا دیموکراسی اینجا سەر سۆشیالیزم اینجا کۆمۆنیزم دەرکەوتوانیە دەرکەوت کە زانست و لەگەڵ تەکنەلۆژیا ئاڕاستەی شتەکانەکەن حتا ئاڕاستی فکریشەکەن ینی شەریکاتەکانن ئێستا کە دەوریگە هەرواش بووە ینی ئەوەنەی کە غەسالی جلشتن دەوری هەبووە لە ئازادکردنی ژنا هەزار مفەکرد ئەو دەورەی نەبووە تەکنەلۆژیا گرنگە زۆر گرنگە و نازانی بەرەو چۆڕا تەکنەلۆژیا لەبەرەوە نازانین ئایندەی مرۆڤایەتی چی بەسەریە بە تایبەتی ئێستا کە زیرەکی دەستکرد لە ئارایە ئەگەر بیرمان بێتەوە مەسەن ئەو کاتێک کە ڕادیۆ دروست بوو لە 1912 هەموو کەسێک تقریبان وەکو ئێستا چۆن هەر کەسە مۆبایلێکی هەیە هەر کەسە ڕادیۆی خۆی هەبوو ینی شەبەکەی هینێکی بوو مەوزەیەکی هەبوو لەگەڵ کەسوکاری خۆیان قسەیە کرد ئەمە نەک هەواڵ و شتیوە چۆنی و چاکی و شتی کۆمەڵایەتیەوە ئەمە تا نۆسەوسی بەردەوام و لە نۆسەوسیە ئەمریکا هینێکی دەرکرد بڕیارێک و دوایی ئەوەی سنووردار کرد کە هەر کەسە خاوەنی شەپۆلێکی دەنگی خۆی بێت و اینجا کۆمپانیا گەورەکان هاتن ئەو هینانیان قۆستەوە قوتیان نان وای لێ هات ڕادیۆ بوو بە مڵکی دەوڵەت ڕادیۆ بوو بۆی کە بە یەک ئاڕاستە ئیش بکات کەسێک قسە ئەکا و جەماوەرێک جۆی لێگرێ ئەمە دەوری زۆری هەبوو لە برەودان و پێشکەوتنی فکری فاشیزمە مەسەن گۆبڵز لە نۆسەوسیا ئەڵێ ڕادیۆ فەیلقی حوتەمی ئێمەیە ئەمە بەعسیش وای ود لە قادسیەکە بەیعلامی ود الفەیلق السابع عینە جملەی گۆبڵز ئەمریکا ئەمەی زۆر لە سەر ئەم قسەی زۆر وەستا ڕادیۆ کۆمەڵی خەسڵەتی تایە وەکو عەرزم کرد یەک کەس قسەکات کە دەسەڵاتە و ئەو قسەیەکە کە خۆی ئەیەوێت و تۆش هیچ بەدیلێکی تر نییە بێ گوێی لێ بگری و هیچ کاردانەوەیش نانوێنی ڕۆسفەڵد لیزنەیەکی دروست کرد لیزنەی مۆراڵی نەتەوەیی ئەمریکا یەکێک لە ئەندامەکانی ئەریک فرۆم بوو ینی هەموو کەسانی گەورەگەوری بەڵێ چی بکەن بەرامبەر ئەوە هاتن بێ ئەوەی پێش ئەوەی ئەم سۆشیال میدیا و ئەمانە تیان پێویستە ئێمە ئیعلامێک دروستکەین کە پێچەوانەی ئەمە بێ ینی یەک کەس نەبێ کە ئاڕاستەیەکە و ئەوەی کە وەریەگرێ بتوانێت تەفاعولی لەگەڵا بکە ینی ڕێی هەبێ لە سەری و یەک مەصدەری قەراریش دەبێت ینی بە شێوەیەک لە شێوەکان بێ ئەوەی بە خۆیان بزانن داوایان کرد سۆشیال میدیا دروست بێ تۆ لە سۆشیال میدیا ئەتوانی مەسەن کاردانەوە دەبێت پۆستێکە بینی ئەتوانی لایکی بکەی ئەتوانی ڕیپۆرتی بکەی ئەتوانی جنێو بنووسی ئەتوانی کۆمنتێ بنووسی خۆت خاوەنی دەستگای خۆتی هەموو کەسێ بۆ خۆی بەڵام دەرکەوت شتەکەەوە ئاسان نییە دەرکەوت کە ئەو کۆمپانیایی کە ئەو پۆستە دروست دەکات بە شێوەیەک دروستی کردووە کە تۆ فریای بیرکردنەوە نەکەوی کە تۆ پێویست بکە خێراس بڕیار بی کە تۆ پشت بە ئەوانەی سەر و خۆت و خوار خۆتەوە بەستی مەسەرەن ئەگەر کۆمنتی یەکەم جنێو بێت تۆ ژنەوەیی بەڵێ
جا ئەمە هەمووی هەر خەتای کۆمپانیەکان نیە سروشتی ئینسانیش وایە ئینسان زۆر لەژێر کاریگەری دەوروبەرایە و زۆر لەژێر تەسیری گروپەکەی خۆیەتی قەبیلەیە گروپە ئەو هاوبیرانەی خۆیەتی. دکتۆر باسێک فرۆمە کرد شتێکم بیراتەوە لە کتێبی بە ناوی ژیانەوە لە جێگەیەکە باز لە کاریگەری میدیاکە لەسەر کۆمەڵگا ئەڵێ ڕۆژێ لەگەڵ نەوەیەکە یەکێ لە منداڵەکانی با بڵێن لەگەڵ نەوەکانیە ئەسنە دەرەوە بە ئۆتۆمبیل ئەڵێ لە ڕێ تایی ئۆتۆمبیلەکە ئەتەقێ ئەڵێ دابەزی سارد و سەرماش بوو دەرەوە جەوەکە زۆر سارد بوو ئەڵێ کە دابەزیم سێرم کردووە ها چۆنی سامتایە چاکەم و چیوانە ئەڵێ نەوەکەم مناڵەکە وتی بابە ناتوانین دەستبنین بە کۆنتترۆڵەکە چاکیکەینەوە ینی ئەمەندە میدیا کاریگەری لەسەر دروست کردووە هەموو شتێکی واقعی دەرەوەش هەر بەوە تێگا لەو شاشەیەوە ئەتوانێم کۆنتترۆلی بکە ینی نمونونەکەی زۆر جوانە لەسەر کاریگەری هەر لەسەر لەو وینەی جەنابەت ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکان و یالامی هاوشەرخ وای کردووە فێربوون ئاسان بێت مەسەن مناڵێکی 3 ساڵە بێنە ئێستا وەکو گەورە ساڵێک ئیش بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەکە ئەم فێربوونە خێرایە وەکو زمانی ئەمە نیە جەدوەلی زەڕب لە بەرکەوەمان ئاوا کات خێرا ئەنجامەکەی ئااتێ ئەمە ئەگاتە کوێ ئەم خێراییە و ئەم سەدحی بوونەی مرۆڤ بەرەو کوێی ئەبا باشە ئەمە دکتۆر بە بڕوای تۆ یانی ئەوەی کە سەردەمانێک جەدوەلی سەرب مرۆڤ ئەبوو لە بەری بکە چەند ڕۆژێکی ویست لە بەری بکە بەڵامیەتی لە بیری ناچوێ بەڵام منداڵی ئێستا زۆر جار دایک و باوکیش دەبینین شانازی پێوەکە ئەڵە کوڕەکەم 3 ساڵە 4 ساڵە 5 ساڵە منە بێ مۆبایلەکەی بەمێ ئەو بۆم چاک یعنی پێ دوایە ئەوەی ئەو منداڵی ئێستا داڵەکانمان پێیگەیشتون ئەمە قۆناغێکی گرنگە پێیگەیشتون ئەمە شتێکی باشە لەگەڵ سروشتی مرۆڤونە هاوتەری بە خۆی گەر سەری مێژوو بکەین لە هەموو داهێنانێکی گەورە ئەو هەڵوێستە هەبووە علی وەردی کە باسی نەکا وەختێک کە وەری ئاویان بە ماڵەکانی بەغا گواسۆتەوە خەڵکێکی زۆر لەوانەیە کە ئاوچێژ بوون سەقا بوون دژی بوون وتیان ئەمە حەرامان ئەدەم محارەبەیان کردوون فتوایان ناوان ئەدەمزی کاتێک کە مەسەلەن ڕادیۆ داهاتووە خەڵکێکی زۆر دژی وەستاون بەڵام لە ئەخیرا قبول کراوە ئایا ئەمەش هەروایە ینی ئەمەش ئایا ئەمەسا لە بەردەمی گۆڕانکاریی گەوران کە نەوەیەک دژێتی و نەوەیەک قوبوڵێتی یان نەخێر ئەمە نەخۆشیەکە و ئەبێ دەرمانی گونجایی بۆ بدۆزینەوە بەڕاستی هەردوو بۆچوونەکە ینی مۆبەرڕاتی خۆیان هەیە ینی هەم مەترسیەکانی زۆر زۆرە و هەم لایەنە باش و ئاسانکاریەکانیشی زۆر زۆرە ئەکەوێتە سەر ئەوەی کە مەسەن میلەتانی ئێمەمانان چ پۆلیسیەک چ سیاسەتێکمان هەبێ بەرامبەر بە ڕاگەیاندن بەرامبەر بەم تەکنەلۆژیایە چکە ئێمە هەرچەند ئێستا ئەو هەر مەترسیەت کاڵتر بۆتەوە بەڵام ئێمە مەترسی زمانەکەشمان لە ئارایە کە خەریکە زمانەکەمان کەلتورەکەمان ئەو کەلتورە مەحەلیانە ینی مەترسیەوەی هەیە لە ناو پشێ یان لە ناو کەلتورە عامە گەورەکە بتوێتەوە ئەوە بەڕاستی توێژینەوەی ئەوێەوە بەداخەوە دەستگاکان زانکۆکانی خۆمان نازم ئەویان کردووە یانە من هیچ شتێکی وام نەبینیوە هیچ دیراسەیەکم نەبینیوە کە باسی کاریگەری ئەعلامی هاوشێرخەکە لەسەر بڵێن بۆ نمونە لەسەر خێزانی کورد دکتۆر پێنیەوەی کە جەنابەت باس کرد دیاردەکە دیاردێکی جیهانیە ئایا ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی وەکو میدیای کوردی وەکو سۆشال میدیای کوردی تەجاوزمان کردووە لەوەی لە جیهانە ڕوویداوە تەجاوز هەڵبەتەوە بەسم ئەوەی کاگەر بەهێڵی سووری میدیای نوێ ناوی بەرین ئێمە تەجاوزمان کردووە لەوە یان نا ئێمەش لەم چوارچێوەیە و نەماتوانی بە خۆمانی لێ بەدەر بکەین یا خۆمانی لێ لا بدەین یان خۆمانی لێ بپارێزین ئەگەر بە پاراستن ناوی بەرین خۆی بەشێک لە بەدبەختەکانی کوردەوەیە کە هەموو جارێکە گۆڕانکاریەکان ڕویا یان ئامادە نەبووە یان هەلومەرجەکەی دەوروبەری هاوکار نەبوون
مثلا کە ڕاپەڕین ڕوویە حرەکەی کوردی کە لە ناوەڕۆکە بڵێن لەگەڵ بەرژەوەندیەکانی چەوساوە و بیری سۆشیالیزمە ئاگونجێ ئەو بلۆکە ڕووخا بوو ئەوەندە لە دوا بووین نانی لە وەختێکە ڕاپەڕین ڕوویە کە بڵێن یەکێتی سۆڤێت و ئەوانەی کە پیانەوترا سۆشیالیزم و ڕووخا بوو ینی بە ئایدایەکەوە ئەو بزوتنەوە چەکداریە بە هەموو تەیفەکانیەوە سەریان هەڵدا کە لە خزمەتی هەژار و بڵێن لێ قەومان و کرێکار و نازەمانە وەختێک ڕاپەڕینەکە ڕوویاوە ئەو ڕووداوە گەورانە ڕوویە هەلومەرجێکی جیهانی تازە هاتووارە ئێسش کە ئەم گۆڕانکەرە گەورانە لە ڕووی تەکنەلۆژیا لە ڕووی زانست حتا لە ڕووی گۆڕانکاری عالەمیەکانە ڕۆیە کورد ئامادەییتیان نییە ینی ذاتی خۆی ئامادە نییە ئەنی ئێمە مەسەلەن بێەوەی سربەخۆیی ئابوووریمان هەبێت تازەتی مۆبایلمان پێەیە بێەوەی کەمترین زانیاریمان لەسەر دەروونناسی و لەسەر کۆمەڵناسی و لەسەر زانستەکانی تر هەبێت ئەو گەنجانەمان ئازاد کردووە کە کەونە بەرەو تەوژما ئەمە دیسانۆ ئێڵێمەوە بە معنای سنووردارکردن نییە بەڵام بەرڵاکردن و ئازادکردنیش ئەکامی خراپی ئەبێ ینی ئێستا خۆی وڵاتانی ئەوروپا بەەوە ئەناڵێنن عەرزم کردی مەسەرەن ڕێژەی خەمۆکی و نەخەوتن و ئەو حتا هەڵوودەبوون بە تلیاک و بۆ شتانە هەمووی دارەنجامی ئەوەیە دکتۆر ینی بە بڕوای تۆ گەنجانی میلەتی ئێمە ینی هەر کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەکە هۆشیارتر نییە لە میلەتانی تر ینی میلەتانی تر هۆشیارترن گەنجەکانیان لە گەنجانی ئێمە خمە بەس لە هوشیاری چییە؟ هۆشیاری ئەوەی کە بۆ نمونە لانی کەم بزانن مامەڵە لەگەڵ ئەو تەکنەلۆژیا نوێ بکەن لانی کەم بزانن ئەو بەرنامانەی کە هەیە بەکاری بێنن ئەو شێوازی کاریگەری نەکاتە سەر ژیانیان خەویان تێک بدا ژیانیان تێک بدا ئالوودە نەبن پێوەی خۆی سروشتێکەیە لەم کۆمەڵگایانە لە ئێرانەوە بگرە هەتاکو و مەسر مەسەن جارێکیان لە نیویۆرک 3 سعات کارەبا کوژاوەتەوە هەزاران دزی و کوشتار و گرتن و ئەمانە ڕوویاوە لە ئێمە مەسەن ئەوە نییە مسەمێکی ئەمینە لە هەر شارێکی ئەوروپیا دوکانێک دانێ ئەمەە $7 و دیناری دانابێ بەڵێ ئەڵم زۆر ئاسایی کێشەشی نییە لە ئەوروپا داینەی ماشنوەکسەر ئێمە بە پشبەسن بە و خەلفێتە سەقافی و کەلتوری وینەی کە هەمانە ئەو هاودەڵی و هاوبەستەییە ئەو پەیوەندیە ئەخلاقی و کۆمەڵایەتیانەی کە لە باوە باپیرانمانەوە دوایینەوە نەقڵبوون هەندێک هین هەیە خۆمان بۆ خۆمان دروست کردووە ینی لە سنووری عیبە و ئەخلاقی گەشتی بەهای کۆمەڵایەتی بەڵێ ئەو بەهایانە لە ئەوروپا نییە نەماوە ئەمەیە وای لێکردۆ مەسەلەن کە هەتاکو ئەم لەحظەیەش مەسەلەن ئەو تاوانە کۆمەڵایەتیانەوەی کە بە تاوانە تەکنەلۆژیانە کە ڕوئێن لە کوردستانە زۆر کەمترە وەک لەوەی کە لە ئەوروپا ڕوئێن بەڵام ئایا تا کەی ئەتوانین لەسەر ئەو سەروەتە بخۆین ینی ئەو زەخیرێ ئاین لەمەدا ڕۆڵی هەبووە دکتۆر بەڕایتۆ بەڵێ ئاین لەمەدا ڕۆڵی هەبووە بەڵێ ئاینێکێکە لە بەهاگرنگەکانی کۆمەڵگا لەوەش ینی کۆمەڵێک شتن خێزان پەیوەندی بینی خێزانەکان عەقڵی خێڵگەرایی ئەمانە ینی لایانی بە ئیجابیان زۆرتیایە تۆمان لایانی سلبیشی زۆر بەڵام باشەکەی ئەمەیە کە باس بەڵێ بەڵام ئەوەی کە مەسەلەن ئەوەی کە بەسەر هەرێمە هاتووە لە ماوەی ئەم 3 ساڵی ڕابردووە مەسەن بەسەر بەرلین ئابهاتە ڕەنگە بەرگەی نەگرتە ئەوەی بەسەر تارانە هاتووە بەسەر نیویۆرک هاتە بەرگەی ناگەر
ئەو بەها کۆمەڵایەتیانە ئەو پەیوەستیە بە خاک و بە یەکتریەوە زۆر گرنگە. باشە دکتۆر بەشێکی ئەوەش ینی مەسەلەن ئێمە ئینسانێکمان هەیە لەبەرەوەی لە ناو خەم و ئازار و نەخۆشی و نەکبەتی و ناڕەحەتیەوە پەروەردابێ زیاتر بەرگەی ناڕەحەتیەکانی ژیانی شەگرێ ینی ئەوەی کام 10 ساڵە مەسەلەن بەسەر موچەخۆری ئێمە هاتووە ڕەنگە بەسەر بەریتانیا باتە ئینهیاریان نەکرێت بەسەر ئەوروپا باتە ینی ئینهیاریان نەکرد بەڵام لێرە تا ڕادێک هەستەکەی خەڵکەکە چۆنێ بێ بەرگەی گرتووە و ئەو مەناعەیە مەسەن تۆ کە مەسەن 200,000 ئەنفلەنزا بگریتر مناعە پێیا مەناعەمان بەرامبەر بە بێموچی پێیا کردووە بەرامبەر بە زۆر ینی زۆر هینەیە ڕاستە تاڵە ناخۆشە زەیبەی ئین بەڵام لەسەر ئاسی کۆمەلگا سێری بکەی لە نەتیجا ینی ناڵێن بەخێرە شکێتەوە بەڵام نایڵێت تێک پشکەین. باشە دکتۆر مەنی ئەوەی کە دەڵێن میدیا ئەبێ وا کار بکە زۆر زار لێرە و لەوێ دەوترێ میدیاکان ئێمە خراپ کارەکەن سۆشەڵ میدیا ئێمە خراپە ینی جا چیمان باشە بنووسم پرسیارەکەم لە کۆمەڵگەیەکی شێواوە بۆ کۆمەڵگەکەی ئێمە نمونەیەکی بچووکراوەی کۆمەڵگە جیهانیەکەیە بەڕاستی ینی تۆ بۆی لە چاوەڕێ ئەواکە کە میدیاکە زۆر نمونەی بێ مەسەلەن زانکۆکانت زۆر نمونەین تا مەسەلەن بەڵێ میدیاکەمە بێ زۆر نمونەی بێ یان ئەمە لەو چاوەڕوانی خەڵکەوە سەرچاوی گرتووە کە میدیای کردو بە سەرچاوی هۆشیاری خۆی کە کاتێبینێ سەرچاوی هۆشیارەکەی نەنگی زۆرە ئیتر پێی وایە کە نابێ ئەوە بکە ئەوە جارێکیان ڕەنگە جارێک کەش باسم کردێ لای جەنابی مامجەلال بوون کۆمەڵێن و سەر و ئەمانە باسیێمان کرد وەزعی یەکێتی خراپە و وەزعی ڕاگەیاندن وتی بە حوشتریان وت مەلە خوارە وتی جا چۆم ڕاستە تاکوم بلەم جا ئێمەش هەموو کۆڵەکەکانی کۆمەلگانی ڕەخنەی جدیان لەسرە بەڵام ئەمە نابێ بە بیان و بڵێ مادام کاراواکەمان خراپە بێ ڕاگەیان نەکەشمان خراپ بێ مادام تەندروستیەکەمان وایە ئەبێ پەروەردەکەشمان ئاوا بێ خۆی یاسایەکەیە ئەوەی لە فیزیا و ئەوانی مستەترەخەیانی ئاوەکان لە بۆریەکانە هەمووی لەسەرێک ئاستە بن بەڵام ئەمە ڕەنگە لە کۆمەڵاسیا زۆر ڕاست نەبێ ینی ئەکرێ مەسەلەن تۆ ئیعلامێکی معقول و خاوەن دیسپلێنت هەبێ لە چوارچێوەی توانا با کارە باکەشەکەم بێ با کارە باکەشی ڕۆژی 4 ساعت بێ ئەمە بە منهەج وای لێ کراوە ینی چێ خاوەنی ئەو دەستگای ئەعلامیان هەیە و چۆن سەیری جیهانەکەن جیهان بینیان چییە و مەبەستیشانێ لە پشتەوەی ئەعلامەوە ئەوە قەرارەیە کە چۆن ئەعلامەکەیان ئەبەن بەڕێوە مەسەن تۆ ئەگەر حیزبێک بی توێ لە دەسەڵاتە بمێنیتەوە بە حەق و بە ناحەق بێگومان بەو ئاڕاستەیە ئیشەکەی کە خەڵک شەواشە بکەی بۆ ئاڕاستە ئیشەکەی کە زانیاری غەڵەتیان بیتێ کە بڵەمسی بەهاریان لێبێنی تا ئەشنۆ بەڵام ئەگەر حیزبێکی واقعبین بیت ئەتوان بە شێوەیەکی کە کار بکەی و ئەبێ بە شێوەیەکی کار بکەی هەم ڕاستیەکان ببینی هەم هەڵەکان و کەم و کوڕەکان ببینی هەم ڕێگە بە ڕەخنە بیت هەم ڕێگە بە دەستکەوت و وینەکانیش بکەت دەرکەون کابراایەک هەیە داریوشی هومایۆن ئەمە ناوێکی گەورەیە لە تاریخی سیاسی و ڕۆشنبیری ئێرانە لە زمانی پەهلەوی دووەمای حەمەڕەزاشە وەزیری ڕۆشنبیری بوو و ئەم کابرایە پێشتر ئەنوە ئاشکال مێنی کردوە لە معارەزە بووە معارەزەی چەکدار بووە لەگەڵ مستەدیقا بووەمانە و ئاخرجار بۆ بە وەزیری ڕۆشنبیری لای محەممەد ڕەزاش ئەوە دوای شۆڕشی هەفتاونەوە شۆڕشی ئیسلامی بڵێ جامعەی هاروارد بەشێکی هەیە مێژووی دەمی ینی تاریخی شەفاهی زارێکی مقابلێکی دووردرەژیان لەگەڵا کرد لەو مقابلە باسی چەند خاڵێکەکە هۆی ڕوخانی شار
یەکێک لەوانە ئەڵێ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەوری سەرێکیان هەبووە بە تایبەتی ڕۆشنبیران. ڕۆشنبیران دژی شابوون و هۆکارەکەشی چی بووە ئەوە بۆ کە حەمەڕەزاشا نەیخوێنبوونەتەوە، ئەنی هیچ پێگەیشی نایەونەتێ، نە پێگەی مادی نە پێگەی معنەوی نە پۆستیاونەتێ نەگوێ لێگەر. بەڵێ ئەڵێ ئەمە مەسەن هەر لە تودەیەکانەوە هەتاکو خەڵکی سەربەخۆ ڕۆشنبیرەکانیان دژی شابوون، هەتا خەڵکی بێلایانی لەسەر ئەوەی کە نەخێنراوەتەوە سەنگەران لە دژی شاور. ئەمە لای خۆمان ئێستا هەیە، ئەم دیاردەیە لای خۆمان هەیە، یعنی ئەو دەستگا ئیعلامیەکان و سیاسەتی دەسەڵات حیزبە گەورەکان بە هەمان غەڵەتە ئەڕۆن. من مەبەستم هیچ شتێکی نییە، یعنی پێ دوایە گوێ لە ڕووناکبیرەکان ناکرن بەڵێ ئەوە ینی ئەگەر ئێمە ئەو قسەی ئەو کابرامان بیر بکێتەوە واقع ئێسای خۆمان بینین هەستەکەین خەریکە تاریخ دووبارە بێتەوە بۆ ڕێچکە غەڵەتە، یعنی ئینسان زۆر پێویستی بۆ یەک گوێی لێ بگیرێ بایەخی پێ بدرێت، بە تایبەتی ئەوانەی کە خۆیان بە ڕۆشنبیر و بە نخبە و دەستەبژێر و بە خاوەن بیر و بۆچوونی سیاسی و ئەمانە ئەدانوە پیان وایە توانن کلیلی شتەکانیان لاوێ. وەرە سەیری مەسەلەن دامەزراوەکانی حکوومەتکە لە هەموو وەزارەتەکانە لە هەموو مدیریەتە گشتیەکانە سەیری کەناڵی ئەعلامیەکان بکە، سەیری ڕێکخراوەکان بکە، ئەنی ڕۆڵی ئەو ڕۆشنبیرە گەورانە ئاڵێ من ئانەی کە دەور و تەسیریان هەیە یان وایان لێ کردوون ببن دوو لە ڕێحازری و مەبەستم هیچ کەسێکیش نییە بن بە خەڵکی هەلپەرست و هەر ڕۆژە و هەر سەردەمە و لەسەر شتێک بن یان پتۆرێن و دوورکەونەوە بنەوە، یانەوانیش سادە ببنەوە ببنە بەشێک لە مەنسوومەکە. ڕێترمان نییە ئەبێ هەر هەمومان ینی هەر کەسە بە پێی توانا و لێ هاتووی و ئارەزووی خۆی ینی مەسەن ئارەزومان نییە ئەبێ بەشدار بین لە ماچکە ئێمە هەم وەکو هەرێمێکی نیمسە فێدراڵ لەژێر هەڕەشەی گەوراین و هەم ئەو شۆڕشە تەکنۆلۆژی و زانستی و هێنەی کە هەموو دنیای تەنیوەتەوە هەڕەشەیە بۆ ئێمە، ینی ئەنفالمان بەسەر هات کیمیا باران کراین ئەزم منعی تەجەولەکە هەرە هەزار شتی تر. باشە ئەمە بەقەدەر ئەوانە مهمە. دکتۆر دوا پرسیارم لەسەر ئەوەی هەر پێوەست بۆ ینی هەست ناکەی لە زۆر لە بوارەکاندا کەڵک لە عەقڵ وەرناگیرێ لە برەوەیانی ڕەنگە بڵێن زۆر پێویستمان بە خەڵکانی ئەوەی کە پێوترێ عاقڵمەند یا ڕووناکبیر نییە، ویشەکان باشتر دەڕوا و سەردەمەکە ئەوەی دەبێ و ئەو وردەکاری ئەوان باسیەکەن ڕەنگە لەگەڵ ئەم خێراییەیان نێتەوە و نازەمان چۆن بیرەکەنەوە بەس ئەوەی کە ئەیبینین وایە، یعنی ئەوەی کە ئەیبینین ینی غیابی ئەقڵە لە موسەساتەکانمانە، هەم لە موسەساتە سیاسیەکانمانە، هەم لە موسەساتە ئیداریەکانمانە، هەم لە موسەساتە ڕۆشنبیری ئەعلامیەکانمانە. ئەوە سەبەبەکەی چیە ڕەنگە هەر حیزب و سەبەبێکی هەبێ یان هەر کەسە و سەبەبێکی هەبێ، من ناتوانم لە باتی ئەوان جواب بەمەوە، بەڵام هەیە بەڕاستی ینی پەراوێز خستن یان غیابیان هەستی پێکرێ. زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا نووسەر و ڕووناکبیر سپاس دەکەم، سپاس ئامادەبوونت. سپاسیوادارم سوودێکمە بوو بێ. بێگومان بەنامەکە بۆ من زۆر بەچێژ بوو بەڕاستی پڕ لە زانیاری بوو، سپاس دەکەم دڵنیام بۆ بینەرانیش هەر بۆ شێوازا بێ. سپاس بە بەشداریکردنی لەگەڵ سپاس دەکەم. خۆشەویستان بە هەرمەتی هاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا، کاتێکی خۆشخواتان لەگەڵ.